بەڵێ سڵاوی خواتان لێبێ دیارە ئێمە ئێستا لە گۆڕستانی قوربانیانی کۆرۆناین لە شاری سلێمانی دیارە کەمێک بەر لە ئێستا ئەوەی کە هەبوو مامۆستا کەمال دۆڵپەمووی لە شاری سلێمانی کەساتی ناوداری ئیسلامی کۆچی دوایی کرد بە پەتای کۆرۆنا دیارە ئەو نزیکەی دو هەفتە زیاتر بوو لە سلێمانی لەژێر چاودێری پزیشکیدا بوو تاوەکو ئەوەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەهۆی کاریگەری پەتاکۆ کۆچی دوای کرد وەکو بەشێک لە هاوڕەکانی ئەماژیان پێکرد پێشتر کا کەمال چەند نەخۆشیەکی دیکەشی هەبووە بەڵام ئەمڕۆ دوجار بە پەتای کۆرۆنا لە شاری سلێمانی کۆچی دوایی کردووە و لە ئێستادا وەکو دەبیندرێت لە وێنەکانە بەشێک لە هاوڕێ و کەسوکار و نزیکەکانی لێرە لە شاری سلێمانی نوێژی مردووی لەسەر دەکەن دوای ئەوە تەرمەکەی ڕەوانەی گۆڕستانی قوربانیانی کۆرۆنا دەکرێت لە شاری سلێمانی و لێرەدا بە خاک دەستپێدرێ ئێستا بەشێک لە مسلمانان ئەوانەی کە لێرن هاوڕێ و خزم و کەسوکارن نزیکانین خۆیان ئەمە دەکەن بۆ ناشتنی تەرمی واروانکردنی نوێژی مردوو لەسەر تەرمی على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أمام أن طاوك الله أكبر استهامكين كوتما الله أكبر استهام دعاء بمرد وكانكين أوي دعاء دزاني بأرزو خوي دعاء بك دعاء كزيات باباسي لبردون لخوشبونك أوشي دعاء لبرنية أمر استيك ديلان شنجار دوباريك نوا اللهم اغفر لهم وارحمهم اللهم اغفر لهم وارحمهم دجار بيجار سيجار بيليروا الله أكبر چوارەمە کەین و سەلامە دێنەوە خوای گەورە نوێژەکەمان لێ قبول کە لە مردوەکانیشمان خۆش بێ خۆ بە باشی بەرینیان شاد کا و لە ئێمەش خۆش بێ ئەوەی کە بینیتان مامۆستا محەممەد بووکە سەرپەرشتی لژنەی ئەو قاف لە پارێزگای سلێمانی و هەروەها یەکێکە لە ئەندامانی تیمی بە خاکسپاردنی پەتای کۆرۆنا لە شاری سلێمانی و ئێستا دەستکراوە بە کردنی نوێژی مردوو لەسەر بڵێن تەرمی مامۆستا کەمال دۆڵپەمووی و لە ئێستادا نوێژەکە ئەنجام درێ و دوای ئەوەی کە نوێژەکە ئەنجام درا تەرمەکەی لێرە لە شاری سلێمانی لە گۆڕستانی قوربانیانی کۆرۆنا بە خاک دەستپێردێ دیارە کاک کەمال دۆڵپەمووی یەکێک بووە لە کەساتیە ئیسلامی دیاریەکانی ڕابوونی ئیسلامی کە لە ساڵی 1944 لە دایک بووە و هەروەها لە ساڵی 1970 و 1970 بەدواوە پەیوەندی کردووە بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و هەروە یەکێک بۆ لە دامەزرێنەرانی بزوتنەوەکە دیارە لە ساڵی 1970 لە کاتێکە کۆنگرەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەبەسترێت لە شاری سنە لەلایەن شێخ محەممەد بەرزنجیەوە ناونیشانی سەیف دەبەخشرێ بە مامۆستا کەمال دۆڵپەمووی واتە شمشێر یعنی هێندە پیاوێکی ئازا و بێر بووە کە لەم سەردەمەدا توانیوەتی چەندین خەڵک لە دەستی ڕژێمی بەعز ئەوانەی کە تووشی گرفتە بوون ڕزگار بکات و ڕەوانەی ئێرانیان بکات ئەوەی کە دەیبینن ئێستا ئەنجامدانی نوێژی مردووە لەسەر تەرمی مامۆستا کەمال دۆڵپەمووی کە بەو جۆرە لەسەر شەقامی بەردەم گۆڕستانی قوربانیانی پەتای کۆرۆنا نوێژەکەی لەسەر ئەنجام درێ ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە ئەوەی کە دەیبینن دیمەنی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی شاری سلێمانی واروەها هاوڕێ و هاوسەنگەر و کەسوکاریەتی کە بەپێی ڕێنماییە تەندروستیەکان کە دووری نێوانیان پارێزراوە نوێژەکە ئەنجامەدەن ئەمە کۆتایی نوێژەکە بوو کە ئەنجامدرا ئەمەیە حاجەبڵا وەربگرم بەڕێبەری جێگیری بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی بۆی کە بزانین کە ماوەی چەندێک بوو کاکەمال لە نەخۆشخانەمە کاک حاجیگان ئەگەر دەرفەتە بێ بە کورتی کاکەمال دۆڵپەمووی ماوەی چەندێک لە نەخۆشخانە مایەوە چیتان هەیە بۆ کۆچی دوایی لێرە برسە و سەرخۆشیان پێڕادەگەێنین خی پەروەردگار لە مردووی هەموو لایەک خۆش بێ مێمە بەهشتکە پرسە سەرخۆشمان بۆ خۆتم کەسوکارێکی هەیە کاکەمال یەشێک بوو لە هەرە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵی ئیسلامی پێشمەرێکی ماندوو نەناز بووە هەموو تەمەن و خزمەتەکانی بۆ خزمەتی کۆمەلگای کوردەواری بووە یەکێک بوو لە کەسایەتیەکانی کە هەم پێشمەرگە بوو هەم نووسەن بۆ هەموو ڕۆشنبیر بووە هەمیشێک بۆ لە هەموو بوارەکاندا توانێت خزمەتی خۆی بکات توانێت خزمەتی بکات کە شیاوی ئەوە بێ کە بە یەکێک لە
جوانترین شایستەترین مرۆڤایەتی ڕێزی لێ بیگیرێ. ئێمە ئەمڕۆ لە خزمەتی تەرمەکەی داین بەو شێوەی کە خوای پەروەردگار داوای لێ کردو، بەو شێوەی کە بنەما شەرعیەکان داوای کردو، بەو شێوەی کە سەرجەم بنەما تەندروستیەکان داوای کردو. ئێمە ئەمڕۆ ئەو سەرجەم قوربانیانی کە ئەمڕۆ لە شاری سلێمانیان بەداخەوە ڕێژەکە تا ڕادەیەک بردوێتەوە، ئەمڕۆ هەشدانە کەس بۆ نەتە قوربانی و کۆچی دوایان کردووە. لەو هەشتا پێنجان لە ناو شاری سلێمانیدا بوو تیانیشان دەروی شاری سلێمانی بە و ئێستا ئێمە لە مەراسیمێکداین کە دەست بە خاکسبادنیان دەکەین و خی پەروەردگار لە مردووی هەموو لایەکمان خۆش بێ و وەسەبووری سەرجەم قدم کەسەوە بکار و بنەماڵەکانیشان بدات. کاک حاجی ینی پێشتر کا کەمال هیچ نەخۆشی تری هەبووەوەی کە پشکنی بۆکرابیاتەن هە بە پەتاکە کۆچی نابەتەکیت کاکەمالێکە گولو کەسانی کە ماوەیەکە لە نەخۆشخانە ماوەتەوە بوونی حاڵەتەکەی ببوونی حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا کۆچی دوای کردووە. ڕاستە یەکێک لەو کەسانی کە نەخۆشی درێژخانی هەبووە، بەڵام ئەسڵەکە بەبوونی ئەوەی کە کۆچی کردووە بە کۆرۆنا کۆچی دوای کردووە، چونکە ماوەیەکە لەژێر چاودێری پزیشکانە لە نەخۆشخانەکانی یەکی لە نەخۆشخانەکانی شاری سلێمان. کاکاجیگیان دەشمە لە یەکێک لە برازاکانی کاکەمال دۆڵپەمووی دیارە ئەوان وەکو کەسوکارەکە لێرە ئامادەن. قوربان جان سڵای خوا لێبێ، وەکو کەسوکاری کاکەمال وەکو برازایەکی کاکەمال چیتان هەیە بۆ ئەو خەڵکی ئامادە بوو هەروەها بۆ کۆچی دوایی کاکەمال؟ قوربان زۆر زۆر سپاس و مەمنون و پێزانینم هەیە لە پێشا بۆ جەنابتان، دوایی بۆ مامەسا بەڕێزانە، بۆ ئەو کەسوکارە بەڕاستی خۆنەویستانە، بەڕاستی زۆر خۆشەویستانە، بەڕاستی کاکەمال پیاوێک لێواولێو لە کەسایەتی، لە جوانی، لە هونەر، لە ئەدەب، لە تەربێت، لە ئیسلام. کاکەمال 6 ساڵ 65 ساڵ خزمەتی ئەم میلەتەی کردووە. کەسێ لەوانە کە من برازای ئەو بووم هیچ قسووری نەکردووە لە گەورەی خۆی، لە خزمەتی لە گەورەترین کەسەوە هەتا بچووکترین کەسی خۆمان و بنەماڵەکەمان و زۆر سپاس بۆ جەنابتان بوون بە عەزێت. زۆر سپاس. بەڵێ ئێستا دوای ئەوەی کە نوێژی مردوو لەسەر بڵێن تەرمی کاکەمال دۆڵپەمووی کرا، لە ئێستادا تەرمەکەی ڕەوانەی گۆڕستان کرا، بەڵام لەبەرەوەی کە دۆخی پەتای کۆرۆنا بەم جۆری ئێستاە نەهێڵدرا کە خەڵکەکە بشنە سەر گۆڕەکەی لێ بە خاکی بسپێرن لەلایەن تیمێکی تەندروستیەوە کە تێمێکی شارەزان پێکاتون بە تەواوی خۆپارێزیەکانەوە لێرە تەرمەکەی لە گۆڕستانی قوربانیانی کۆرۆنا بە خاک دەسپێرن و وەکو کەسوکارەکەی ئاماژان پێکە ئەوان پرسەش بۆ کاکەمال دۆڵپەمووی دانانێن و لێرە سوپاسی ئەو کەسانیان کرد کە ئامادە بوون لەسەر ئەنجامدانی نوێژی مردوو لەسەر جەنازەکەی و وەکو ئاماژان پێکرد لێرە پرسە دانانێن بۆ بڵێن کاکەمال، چونکە وەکو دەوتێت پابەندی ڕێنماییەکانە بن، پابەندی ڕێنمایە تەندروستیەکانە بن، بۆیە هیچ پرسەیەک بۆ کاکەمال داناندرێ. و لە ئێستادا بەشێک لە کەسوکارەکەی ئەوەی کە من بزانم چەند کەسێکی کەم ئامادەی بە خاکسپارنەکەیە بن بۆی کە دوجار ماڵاوایی و لێ بکەن. بەڵاوی کە بینیتان ڕووماڵێکی تایبەت بوو سەبارەت بە خاکسپاردنی کاکەمال دۆڵپەمووی کەسایەتی ناوداری ئیسلامی و ڕابوونی ئیسلامی و پەیوەندی بزوتنەوەی ئیسلامی کە ئەنجاماندا و لێرەدا ئەوەی کە دەیبینن دووە ماڵئاواییە لە تەرمی ناوبرا و کە لێرەدا تەرمەکەی ڕەوانەی گۆڕستانی قوربانیانی کۆرۆنا کرا و لە ئێستادا بە خاک دەست پێدرێت. بەڵێ